ئەمە دەیمەنی ئەو لافاوەیە کە لە 26 دەی ساڵی 2018 ناوچەکانی باڵەکایەتی و بناری قەندیل و سنووری قەزای ڕەواندزی گرتەوە و زەرەر و زیانێکی زۆر بەرهاوڵاتیانی گەیاند. کەسی دەستەڵات و حکوومەت بە دینارێکیش قەرەبووی هاوڵاتیانی زیان لێکەوتووی نەکردەوە. لە بەرامبەردا بۆ قەرەبووی زیان لێکەوتوانی ئەو لافاوەی شەوی پێنجشەممەی ڕابردووی شاری دهۆچی گرتەوە، ڕۆژی دواتر سەرۆکی هەرێم 1 ملیار و سەرۆکی حکوومەت 2 ملیار دیناریان تەرخان کرد. ئەم جیاوازی و جیاکاریە لە نێوان شارەکانی کوردستان هاوڵاتیانی ناوچەی باڵەکایەتی و بناری قەندیلی نیگەران کردووە. بەنسبەت حکوومەتی کاتێک کە لافاوێک یان زیانێک بە شوێنێک ئەگات بە شارێک بە دێهاتێک بەر شوێنێکەگە ئێمە دەستخۆشی ئەەکەین لەوەی کە حکوومەت قەرەبی بکاتەوە. بەڵام سەیر لەوەیە کە منتقەی باڵەکایەتی بەگشتی و منتقەی پشدەر و ئەوانە چەند شوێنێکی تریش لە ساڵ 2018 لە زستانەکەی کە لافاو لێ هات زەروزیانەشی زۆر بە خەڵکگەی قەرەبوو نەکرانەوە. ئەم هاوڵاتیە لە لافاوەکەی مانجی دەی 2018 ناوچەی باڵەکایەتی 135,000 دۆلار زیانی پێگەیشتووە کەچی حکوومەت قەرەبووی نەکردوتەوە. وەکو عامی زەرەر و زیانەکەی لەلانی تەخمینی خۆمانەوە کە جیا لە باغچە و لە ئەو بابەتانەوە نزیک لۆ 13 دەفتەر و نیوی ڕۆیشت کە ئەژوینین حکوومەتی هەرێم لە بارەی هەندێک شوێنیتکەوە کە ئەو شوێنانەی کە زەرەر و زیانیان پێگەیشت هەرچەندە حەقی خۆیتیان ئەوانیش لەبەرەوەی زەرەر و زیانیان پێکەیتە تووشی ناڕحەتی زۆر بووینە. ئەگەر کەس دەخەمیوان نەگا ئێمە زیاتر دەخەمیوان ئەگەین لەبەرەوەی بە خۆمانەوان تووشی معانات بووینە. بەڵام جیاوازەکە لێرەدایە ئایا حکوومەتی هەرێم ئەو جیاوازیە چی ئەکا لە نێوان دوو منتیقەی جیاوازدا؟ هیوادارم ئەگەر حکوومەت باڵەکایەتی بەلانکەی شۆڕشی خۆیدا ئەنێ ئەوە خزمەت نییە، ئەوە جیاکاریە بەڕاستی ئەوە غەدرێکی یەکجار زۆرە لە باڵەکایەتی ئەکات. لای خۆیەوە ئەندامێکی پەرلەمانی کوردستانیش دەڵێ زاخۆی دەلال بێت یان دهۆچی ڕەنجین یا باڵەکایەتی شەهیدستان هەمووی خاچی کوردستانە، ئیتر ئەو جیاکاری و ناداتپەروەریە بۆچی؟ بەڵام پرسیارێک لێرە دروستە بێ ئەویش ئەوەیە لە حاڵەتێکدا لافاوی هاوشێوە و خراپتر لە ناوچەی باڵەکایەتی و ڕەواندز و بناری قەندیل شڕوویدا بۆ حکوومەتی هەرێمی کوردستان نهاتە سەرخات سەرۆکی هەرێم سەرۆکی حکوومەت کە هەردووچیان لە لوتکەی دەسەڵات بوون و کاتیش بۆ لە ئێستادا بە قەیرانی دارایی هەیە کاتێک نرخی نەوتدا بە جۆرە کاتێکدا شەڕی ڤایرۆسی کۆڕۆنا هەیە بە 3 ملیار دینار کۆمەچی قەرەبووکردنەوەی ئەو سنوور ئەکەن کەچی هاوڵاتیانی ئەم ناوچەیە نایکەن. ئێمە کە نوێنەری خەڵکین لە پەرلەمانی کوردستان بەڕاستیدا لە هەلومەتی ئێستادا لەژێر فشارێکی زۆری هاوڵاتیان داینەوە ئەمە مافی خۆیان و حەقی خۆیانە، بۆیە ئێمە تاکید لەم مەسەلەیە بێدەنگ نابین. مانجی 11 ساڵی 2017 لە دەربەندیخان بەهۆی زەمین لەرزەوە 5 کەس گیانیان لەدەستدا و زیانێکی زۆری مادیش بەرهاوڵاتیان کەوت. پێشتر و دواتریش لە چەند ناوچەیەکی هەرێمی کوردستان بازاڕی گەورە بەهۆی ئاگرەوە سوتاون کەچی حکوومەت قەرەبووی زیان لێکەوتوانی نەکردوتەوە. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، قەزای سۆران.